ئەی دەبێت مامۆستا بۆ دەبێت موچەی نەبێ ئەوەی کە لە خەمێ مستقبلی منداڵەکانی شێتی جاو مستقبلی مامۆستاکەی ئەوە بێ مەعاشەتی و سپێنی منداڵەکەشی زۆر بوو بە مامۆستا ئەویش هەمان مەرحەلەی هەیە کەوا دەبێت ئەویش بۆ منداڵەکانمان بکەین ئینسان دەبێت شەرم لە خۆی بکات سپێنێ چ جوابی منداڵەکەی دەداتەوە مامۆستاکەی قەرزداری مارکێت بێ بە شەرمەزاری بە سەجادەکاندا دەڕوەکاکە لە ڕۆژانی داهاتوودا خۆپیشاندان و چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدرێت هەروەک ئەمڕۆ لە ناو شاری ڕانیا داوا لە دوکاندارەکان دەکرێت هەر کاتێک داوایان لێکرا کە دوکانەکانیان دابخەن و هاو هەڵوێست بن لەگەڵ بەرەی داکۆکی لە خەڵک بێنە سەر شەقام و مانگرتنی سەرتاسەری ڕابگەێنن. ئێمە داوای ژیان دەکەین ژیانێکی پیاوانە بیکەنە پیاوەتی خۆتان کەرامەت و شامەتی خۆتان ئەو میلەتە برسیە بێنەوتە بێ مەعاشە بێکارەبایە مامۆستا کاری پێ ناکرێ وەرن چاشیکەن وەک پیاوانی بابی خۆین کوردستان دەوڵەمەندە.